بەیانیتان باش و سڵاوتان لێبێ من ڕزگار جەبار لە شوێنی کاری پینەدۆزانی چەمچەماڵەوە لە بڕگەیەکی نوێی پیشەی ڕۆژدا پیشەی پینەدۆزیتان پێشکەش دەکەم لەگەڵ مابن. پیشەکە ئێمە لە کۆنەوەیە کاتی خۆی سودانیەکان هاوڵاتیانتە عێراق کە خەڵک دەستی پێکردەوە ئیشیان کردووە ئێمە چەند ساڵێکە خەریکی ئەم پیشەین. چەند ساڵە خۆت سەر خاڵم پیشەی؟ وەڵای من لە 95 خەریکم. ئەم ئیشە ئێمە پێڵاو دوورینە بە زۆری پێڵاو دوورینە خەڵکی ئێستا بە زۆری پێڵاو چاکەکات کاتی خۆی پێڵاوش کەم بووە پێڵاو دوورینیش وەک ئێستا نەبووە ینی زووتر پێڵاوێکیانە دووریەوە هەتا ڕادەیەک یعنی بەرگەی چاکە کرد. ئێستا ئەم پێڵاوانی کە ئێستا هەوڵدویانە هیچی بەعمل نایە. ئەو شتانی کە هاتووە ئێستاکە ستی نییە ئەوانی کە زوو هەبوو شتی ئاستی بوو خەڵک داریوە هەبوو 5 کەڕەتەها چاکێک کرد 10 کەڕەتەها چاکێک کردەوە پارچەی لێدا پینەی لێدا ئێستاکە هەموو شتەکان بۆ بەستینی یعنی ئەم شتە سینیە کابرا 4000 پێدا نایە 2000 بدا بە ئێمە. کاتی زوو ئەم مەکینانە نەبوو کە بتوان ئیشی پێ بکەین زیاتر بەدەست ئیشمانەکە ئێستا مەکینەکان هاتووە باشترە بۆ ئێمە کاراسانی بۆمان کردووە. بیناکەین خۆن دەرە چاکەینەوە تە ناوکەفەکەینە سەری و ئەی دوورینەوە و ئەم شتانەیە لە کۆن زۆر باش و وەک لەستا ئەو کاتەکە لێ باشتر بوو دەوری باشتر بووستا بە حکمیەوەی خەڵکە باشووە خۆن دەرەوە چاک ناخەستا. ئەگەر باسی ساڵانی نەوەدەکانم بۆ بیدایەت کە تۆ دەست بم پیشەیەکردن پیشەیە چۆن بوو؟ ئەو پیشەیە نەوەتەکان زۆر باش بوو خەڵکە زۆر خۆندەری چاکرد زۆر بە دەوریا هات بەستا ئەوە نەماوەستا. کارەکەی خەڵکی ئێستا لای عیبێ پینەوە پێڵاوێ بێ لە ڕابردووە لای عیبە نەبوو ئێستا زۆر پێی عیبە وەک لە جاران پینەتی کاکە جاران چوارجا ئەو بنەت لێکردەوە لێدایەوە ئێستاەوە نەماوە هاتۆزە کۆم بۆ دپڕێدا. باسی ئەوم بۆ پێم شوێنێکی ئێستا ئەم پیشەی تیاکەن ئەوترێت لە ڕابردووە زۆر قەرەباڵغ بوو خەڵکی زۆر سەرقاڵان پیشەیە بوو بالفعل وایە ئەم پیشەی تا دێ بەرەو کەمبوونەوە ڕاوکەسانی کرد. بەڵێ ئەو کاتە هەر لەم بەردەمە ئێمە 30 بۆ 25 کەس ئەلێرە ئیشێ کرد هەر جێگا هەر نەبوو لێرە ئێستا هەر بووین 5-6 کەسی دێماوە بازاڕە.